ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش دووبارە و سەدبارە جەژنتان پیرۆز بێ وێ دەکەین جژنی قوربانی پیرۆز بێتەمای خێر و خۆشی و ئارامی و ئاسوودەی دڵ و دەرونی هەموو لایەک بێتەمای خێر بۆ جیهانی ئیسلامی و بۆ کۆمەلگای کوردەواری. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بڕگۆ بابەتی پێوەست بە جژنی پیرۆزی قوربانمان بۆ ئامادە کردووە. مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان ببێنەوە. بڵێ زیزان سڵاوی خۆتان لەبێت و ئەم کاتتان باش، هیوادارین تەندروست باش و بەرساغ بن و بتوانن ئەم ڕۆژانەی جژن کەماوە بەخۆشی بەسەری بەرن و بتوانن بینەری بڕەکانی ئەمڕۆمانە بن. هیوادارین کە جژن بێتەمای ئاشتی و خۆشەویستی و سەبایی نێوانتان و بتوانن ئەم ڕۆژانە بە باشی بەڕێ بکەن. ڕۆژ کۆمەڵی بڕگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون بە یارمەتی هاوکارانمان پێشکەشانی دەکەین لەو تەوەرانەی کە بۆمان ئامادە کردوین لاتەوەیی یەکەمماندا باس لە ڕێوڕەسمی جژن دەکەین لە لای کوردانی تاراوگە و بەتایبەتیش لە بەریتانیا کە چۆن پێشوازیان لە جژن کردو ئەم ڕۆژانە چۆن بەسەر دەبن و ئایا سونەتی قوربانیکردن لەوێ چۆنە کەونی زانیاریمان هەبێت لە ماوە ئێمە کە بەرنامەیەکمان کرد لەگەڵیان نرخەکان لەوێ زۆر گران بوون، حاڵەتێکی ئابووری لەوێ زۆر قرس هەیە وەکو هەموو جیهانی کردوتەوە. بۆیە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە کوردانی ئەوێ چۆن توانیویانە ئەم جژنە بەڕێ بکەن و کۆبوونەوە خێزانیەکانیان توانیویانە گرنگیەکی تەواو بۆ جژنە بن وەکو ئەوەی کە لای خۆمانە گرنگی پێدەدرێت و بەدەم و هاتنێکی پرجۆش و خۆشی هاوڵاتیان هەیە. بەڵێزان هەر پێوەست بە ڕۆژانی جێژن هاوکارمان دانیار مەجلیسێکی جەم کردووە و لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی سوودبێژ و دەنگخۆشی ڕۆژهەڵاتی کوردستان بەرنمەیەکی خۆشی بۆ تۆمات کردین، کۆمەڵێک ئاوازی خۆشی تیاچڕێ لە بەشی دووەمی پرۆگرامەکەمان ئینشەڵڵا باقی بێ پێکەوە لەگەڵێەوە بینەری دەبین با بزانین بڕگە هونەریەکان و جەژنانەکانیان بۆ ئێوەی ئازیز چی. وا پامێریشمان لە شاری هەولێرەوە دواتر زانیاریەکانی ڕۆژی سێمی جژنی قوربانمان بۆ دەگوازێتەوە و لە هەولێر چۆن ئەو ڕسمە بەجێ دەهێنرێت بۆیە لەگەڵمانە بن و سەرەتاش بینەری کەشوهۆی ئەمڕۆبی. بەڵێزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا دەمانەوێت لە ڕێی سکایپەوە
میوانێکی زۆر بەڕێز لە وڵاتی بریتانیا وەربگرین. ئەویش زۆر بەڕێز مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی بانخوازە لەسەر بەڕێوەچوونی ڕێوڕەسمی جەژنی قوربانی پیرۆز بەگشتی لە وڵاتانی ئەوروپا و بە دیاریکراویش وڵاتی بریتانیا لەوێ مەراسیمی جەژن لای موسڵمانان و بە دیاریکراویش موسڵمانە کوردەکان چۆنە گوزەرێ. مامۆستا حەمە ڕەشید سڵای خوات لێبێ و بەیانیوێکی زۆر زووی ئەوێت باش و جەژنی قوربانی پیرۆز بێ و ماوە بۆ تەلەڤیزیۆنی پەیام مانووتەکەین گردنمان ئازاکە و هەمیشە لە جەژن و خۆشیا بن. سڵای خوا لە جەنابیشتان لە خزمەت بن، هەروەها لە بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەویست باگەر بیگەڕە بە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. زۆر سپاس مامۆستاگیان. ئەگەر لەوە دەست پێ بکەم ڕەنگە لە نێو کۆمەڵگایە کە هەمومان بە یەک کات و سات و بە یەک شێوە لە بەرەوەی پشووە و کۆمەڵک بابەت هەیە بەجێگەیاندنی مەراسیمی جەژن و وەروە سەردانکردن و لە ماڵەوەمانەوە و چوون بۆ لای دراوسێ لێرە بووەتە کللتورێکی بەردەوام و پێیاشنین بۆ کوردانەی تازە لەوێن و یان ڕۆژگارێکی زۆریشە لە دەرەوەژین. مەراسیمی جەژنی قوربانیان بۆنە ئاینیەکان لەوێت چۆنە گوزەرێ، خۆشیەکانی و ناخۆشیەکانی جیاوازیەکانی لەگەڵ جەژنی کوردەواری. وڵاهی لە ڕاستیدا لێرە ئەوەی کە من ئەیبینم جەژن تامێکی تایبەتی خۆی هەیە. ئەتوانم بڵێم بە نەوەدەکان، یعنی لە کاتێکە چۆن ئێمە لە گەڕێکێکا بووین لە مزگەوتێکا بووین هەموو یەکتریمان ئەناسی بە حەقەت ئێستا بەو شێوازەیە. مەثەڵەن چۆن ئێستا ئێمە لە سەرجەم مزگەوتەکانە جاری وا هەیە نەک جارێک، ئێستا هەندێک مزگەوتمان هەیە دوان و سیان و چوار و پێنج جار نوێژی جەژنەکەن لەبەر قەرەباڵغی. ئەم وەجبەتەوە بێ وەجبەی دووهەم، ئەویتر تا وەجبەیەکی تر، ئەمە وەکو نوێژی جەژن. پاشانمانەوەی بۆ وتارەکە، دوای ئەوەش گردن ئازایی و باوەشکردن بە یەکا بەڕاستی یعنی لە وێنەی کەمە. بە تایبەتیش ئەگە باسی برا کوردەکان و خوشکە کوردەکان کەین بە حەقەت یعنی زۆر بە گەرموگوڕی بەڕاستی دێن، واز لە کار و کەسابوو هەشتێکیان دێن، بەشێکیشمان دیارە بە شێوازێک ئایکات ئەچنە دەرەوە وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مزگەوتەکانە دەڕۆن دەچنە پارکەکان. لە ڕووی گەڕانیشەوە بەڕاستی ئەگەر لە ماڵ دابنیشی ماشەڵڵا بە بەردەوامی خەڵک دێ بۆ ماڵت، ئەگەر تۆش بیشتی خەڵک چاوەڕێی تۆکا کە بچی بۆ ماڵ، یعنی ئەبینی ماشەڵڵا بەردەوام خەڵکەکە بە گەرموگوڕی پێکڵاوێکی زۆر باش هەیە لە دڵانیاندا. بە تایبەتی لە هەندێک شاریشە هەمانە شاری لیدس بە نمونە، یعنی هەر هەستەکەی کوردستانە بەڕیز بە وەجەبات ئەڕۆن ماڵ بە ماڵ تەقادن لە دەرگا و جگلێتی خۆی وەرەگرن و جەژنە پیرۆزە لە خەڵکە. زۆر باشە بۆ مستاگەر بابات لە سنەتی گەورەی قوربانی بکەین. لەوێ هاوڵاتیانی ئەوێ کوردانی ئەوێ لەو ڕێڕەسمی جەژنەیە دەتوانن قوربانی ئەنجام بدەن بەو پێی کە حاڵەتێکی ئابووری هەیە لەوێ شتومەک زۆر گران بۆ ڕەنگە بۆ زۆرێک لە کوردان لەوێ قورس بێکە ئەم سنەتە ئەنجام بن. وڵڵاهی لە ڕاستیدا لێرە قوربانیکردن بە کەمی ئەکرێ بۆ ناو با بڵێن داخلی. لەبەرچی لەبەرەوەی بەشکلێکی گشتی خەڵک بیل لە چیە کاتەوە لە میحنەی خەڵکی فەقیر و هەژار ناڵم ناکرێت، بەڵام پشتێکی کەم لێداکرێت. مەسەلەن بە گۆشت با بڵێن هەر کەسێ لە ئاستی ئەکرێت با بڵێن 2 کیلۆ یاخود زیاتر دابەشەکرێت، بەڵام لە ڕاستیدا زۆر بە کەمی لێراوە کرێت. بەڵکە بەشێکی زۆر مەسەن بڵێ ئێستا ئێمە وەکو مزگەوتی خۆمان تقریبا نزیکی 500 مەڕ زیاتر ئێراو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، یعنی بە شکلێکی گشتی کەم ماڵ هەیە کە ئەگەر بێت بانەیەکی نەکرێت، ئەگەر بێت و لە مانگایەکە یاخود تابستێک. یعنی بە حقیقەت ئێستا خەڵک ڕۆشنبیرێکی زۆر باشی بۆ قوربانی. یعنی ساڵانی پێشوو خەڵک بەم شێوازە نێزانێکی ئەجری بەم شێوازە هەیە، خۆی ئێستا هەستەکەم گەرموگوڕێکی زۆر باشەیە بۆ قوربانی. بەڵام هەمووی بەڕاستی تەوەقوعەکەم لە 95 زیاتری ئەینێرن بۆ تەری وڵات تا بۆ کوردستانی خۆمان بێ، کوردستانی باشوور یاخود بۆ ڕۆژهەڵات یا حتا بۆ وڵاتە ئیسلامیەکانێکیش کە فەقیر و هەژاری زۆری تایە.
صح حمار رشيد يعني وجه قيد خوشية ككرداني أبي بونمونا أجل كان لبي سر نابرن هەڵبەتە دەمێ بزانم ئەی گەلەکانی تریش چیەکەن لەوێ ئەگەر بتەوێت تۆ ئاژەڵێک سەر ببڕی ڕەنگە کۆمەڵێک قانون و یاسا لەوێ هەبێ و کولێ خۆمان نەبێ ئاسایی بێ ئاژەڵێک سەر ببڕی ڕێکارە یاسایەکان گیراونەتە بەریاو خود دامەزراوە یاسایەکانی وڵاتە ڕەچاوی ئەو حاڵەتەکەن کە بۆنەیەک هەیە و لەم بۆنەیە گۆشت سەرە بڕێ بۆ نمونە بچیتن ئەو ڤێتەنەریەکانیەوێ ئەو گۆشت سەربڕخانەکانیەوێ کەسێک بیەوێ هەر لەوێ بیکایان نەیەوێت بینێنێتەوە بۆ دەرەوەی با بڵێن بۆ دەرەوەی بریتانیا. بەڵێ لە ڕاستیدا لێرە معلومی جەنابتانە سیستەمی ئەم وڵاتە ڕێگەت پێناتە تۆ بۆ خۆ بچیت حیوانەکە سەر ببڕیت بۆیە بە دوو ڕێگا دەکرێت بەشێکیان هەندێک شوێنی تایبەتی هەیە دیارە لە هەموو شارێک نییە لە هەندێک لە شارەکان ئەچی بۆ ئەو شوێنانەی کە خۆیان حیوانیان هەیە لە قەسابخانەکان لێیان ئەکڕیت لە دوورۆ پێتەڵێن ئاوەیە هینی تۆ ئەتیادیان بەسەر سکەکە ئەڕات و دوایی تەسلیمی خۆتی ئەەکەن نێتی تۆی لێ هێنن بەشێکیشیان لە ڕاستیدا ئەمەش دەوەتی ئێمە معزوور بین لێرە بۆیە وای لێ هاتووە دوکانی حەڵاڵەکان پێشتر جارێت لە ڕێگەی مەستەوە یا لە ڕێگەی ئەعلاناتەوە پێ دەڵێن ئێمە قوربانی ئەەکەین قوربانیەک بەوەندە بەڵام بەسەر بڕاوی تەسلیمت ئەکەن یعنی ئەوەنێ بڵێ وەڵام من ئەچم خۆسەری ئەبڕێم یا بەچای خۆم ئەیبینم ئەوە هەیە بڵێم نییە لە هەندێک شارەکان هەیە ڕاستیدا کەمە ئەوانەی کە پیانەوە لێرەی بۆیە بەشێکی زۆر لە خەڵکەکە ئەیتر وڵاتە ئیسلامیەکان بەتوانیت بە ڤیدیۆ و ناوی خۆشیانەوە بەیان دێتەوە. زۆر باشمەوە مستافا باسێک لەو بکەین کە کۆمەڵێک موسڵمانی تر لە وڵاتە دانیشتووی بەریتانیان تا چەندێک کۆنتاکتان هەیە لەگەڵ ئەوانە پەیوەندیتان هەیە بەشدارن لە مەراسیمەکانی جەژنە لەگەڵ ئێوە ئەگەر توانیان قوربانی ئەنجام بدەن ئایا لەوێ هیچ ئەم پەیوەندیە هەیە؟ لە ڕاستیدا پەیوەندی بینی موسڵمانان لێرە بەهێزە ئەمان لێرە یعنی نەتەوەیەکی زۆری تایە بەنمونە ئێستا لە لەندەن باز لە مەطعەمێک دەکەن 300 زمانی تایە یعنی 300 قەومیەتی تێدا هەیە ئەمە بەسبەتی بابلە قەومیەتەکان ئێستا بۆ نمونە لە شارێکی وەکوی ئێمە هیندی تایە بەنگڵادیشی تایە سۆمالی تایە کوردی تایە ئیتر چەندین وڵاتەکانی حتا لە دەسڵی بڵێن عەرەبی عێراق یا شوێنەکانی تر ئەمانە هەمووی هێشتی جەشنیان هەیە قوربانیان هەیە بەتابەتی ڕێکخراوەکان ئەوانە ڕێکخراوی ئیسلامی زۆر چالاکن لە کۆکردنەوەی قوربانی کە بینێرە بۆچی هەموو بۆ سعریان دیاری کردووە دیاری وا هەیە مەسەلەن هەندێک وڵاتەکان هەرزانن نووسراوە 45 پاو بەڵام هەنێ وڵاتی تر هەیە نووسراوە 180 پاو دیاری وا هەیە کابرا بیر لەوە کاتوە بڵێ من دانێ بۆ خۆمەکەم دانێ بۆ دایکمەکەم دانێ بۆ باوکەکەم تەماشاکەی دوستی حیوانەکەن لەبەر سیارەکە لە وڵاتانە هەستانترە لەبەر بەڵام لە ڕووی ئیجتیماعی و لە ڕووی علاقاتەوە فعلاً مزگەوتەکانە لە دەرەوە فعلاً وا هەست دەکەی کە چۆن لە قوتانە باوکردن بە یەک تەقدیرێک احترامێکی زۆر ئەمما یەک شتی کە جیاواز بێ بەڕاستی دراوسێکان چونکە ئێمە جیاوازیەک هەیە بەشێک لە موسڵمانانی ئێرە بەتابەتی ئەوانەی کە پیان وتر پێلووی واتە قۆفیەکان بەشێکی زۆر تەوەقع 170 ساڵەکان جەژنی قوربانە و حتا لە شتی ڕەمەزانیشە لەگەڵ عامی موسڵمانان نایک بۆ پیان وایە دەڵێ سعودی عەرەبی غەڵەتی کردو کە بڕیاری داوە لە دیاریکردنی ڕۆژی حەجە بۆ نمونە ئێمە ڕۆژی شەممە جەژنمان کرد بەشێکی زۆر بەتابەتی ئەوانەی کە کوردن ئەوانەی کە عەرەبن ئەوانەی کە لە ئێمە نزیکن لە پاکستانیەکان بەشێکی زۆری ڕاستکردیانە بەڵام لەم شارەی ئێمە 14 مزگەوتیان هەیە خۆی 110 مزگەوتمان هەیە 14 مزگەوتیان کە بەڕاستی ڕۆژێکی گەورەشن یعنی گەورەترین مزگەوتی ئەوانەی سۆفیەکانە ئەوان دوێنێ کردووی واتە ڕۆژی یەکشەممە ئەمە ڕۆژێک ناخۆشە لە ڕاستیدا هەرچەند لە شەرعیەوە ڕێگەشی پێدراوە. زۆر باشە مامۆستا هەرچەندە پێم وایە بێم ساڵ جەژنەکە بۆیەوە خۆش بوو کەوتە ڕۆژانی پشووەوە چکە بەشێک لە وڵاتە ئیسلامیەکان
بۆ ئاینیە ئیسلامیەکان پشووی ڕسمی فەرمی دەوڵەتە بەڵام پێم وابێت لایەوە و پشووە مەگەرەوەی کەسێک خۆی بێوێ پشوو وەربگرێیان ئاوا بکەوێتە ڕۆژە پشوەکانەوە ژەژنەکەی تر خۆشترە بێ بۆتان وەڵا بە دڵنیایی شەممە یەکشەممە بە تایبەتی منداڵەکانیش ئێستا بۆ نمونە من کچە بچکۆلەکەم لە مەکتەبێکی ئیسلامیە حتا ڕۆژی چوارشەمە دەڕاتێن چوار دانە ڕۆژیان بۆ دیاری کردووە ئەوە جێگەی خۆشحاڵی زۆر باشە مامۆستا ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد دەربارەی قوربانیکردن بە کۆمەڵێک ڕسم و قەوانینی لەوێ هەیە ڕەنگە پێویست نەبێ یان خەڵک لەوێ لە بریتانیا وەزعی باشتر بێت لە ڕووی مادی و یاخود لە ڕووی دەستگەیشتنی بە گۆشتەوە بەشێک لە وڵاتە ئیسلامیەکان لە قەیرانان یاخود بەشێک لە پارچەکانی کوردستان پێویستیان بە هاوکاریە ئێوە چۆن چۆنی ئەو قوربانیە دەگەیەنەوە یاخود دەگەڕێنەوە بۆ ناوچە کوردستانیەکان بە پارچە جیاوازەکانەوە هەڵبەتە هەمووی هەر وەکو یەکەوە یەکسان و کێشەمانیە چۆن مەراسیمەکە ئەکرێواتە ڕەنگە هێشتا فرسەت مابێ دەرفەت مابێ کەسانێکیش بیانەوە قوربانی بکەن ڕۆژێک و نیو تقریبەن ماوە لە کاتی قوربانیکردن وڵای دیارە مزگەوتەکان بەشێکی زۆری مزگەوتەکان هەر کەس لە لای خۆی ئەلانی کردووە خەڵکیشی حڕ کردووە بۆ کوێی دەمێری ڕاستە ئێمە تقریبەن ئەوە چەند ساڵێکە لەبەر حاڵەتی ڕۆژ هەڵات بە حقیقەت ینی بەشێکی زۆری دەنرێتەوە بۆەوێ چونکە هەر وەفاءن یەکەم هاوزبانی خۆمان دوو هەمیش بە هەمان خۆناغ و هەمان حاڵەتی ئێمە لەوانە خراپتریش تێپەڕ ببێتن لە هەژاریە ئێمە حیسابی اقتصادیمان هات بەسەر لە ڕاستیدا ئەو خەڵکەی کە پارەکە ئەدات زۆر جار بە کاش ئەیدات ئەجا لە ڕێگەی حەواڵەوە پارەکە ئەنێڕێتەوە بۆ کەسی مەوسوق لەو وڵاتانە ئەوانش بەڕاستی هەمووشی یەک بە یەک بە ناوی خۆی بە ڤیدیۆ ئەگیرێت و ئەنێرێتەوە بۆ ئەو کەسانێکەوە ناوەکانیان نووسیوە فلان کەس ئەمەی کردووە بە ڤیدیۆی کابرا دڵی مرتاحە هەست دەکات یعنی حتا بۆ نمونە ئێمە جاری وا هەبوو ساڵانی پێشوو هەندێکمان دەنات بۆ سوودان بنمونە ئەمان مەسەن بۆ نمونە کۆمەڵێ دای کوردمان لەوێ بوو یعنی لە بەرچاومانەوە دەتەلەتەیان نەکرد بەشیان نەکرد ئەیان گەڕا بە ماڵەکانە ئەمە بەشکلەی گشتی بەڵام وەکو ئەوەی کە چۆنی بنێدینەوە بەڵێ بەشکلێکی گشتی بەتابەتی ئێمە کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازیش بەڕاستی لێرە هەن هەر کەسێکیش ئەگەر نەتوانێت پارەکە لە شارێکی تر بگەێنێ پارەکەی خاتە سەر ڕەقەم حسابی و جارواشێ ئەمەن پێشتر مجموعەیەک پێشەکی دەنێرن ئەزان خەڵکێکی تر دەیکا بۆ ئەوەی کەوا لەم چوار ڕۆژەدا وەکو قەرز تقریبەن ئەڵە من خۆم ئەیدەم پاشانیش ئەوەی خات سەر ڕەقەم حسابی یاخود لە ڕێگەی کاش ئەیگەێنە بەدەستیان بە بساسەر ڕای ئەوەی کە سپاس بەخوا ئێستا کوردان زیاتر بەیەکەوەن و پەیوەندیان هەیە و سپاس بەخوا کۆمەڵێک مزگەوت کراوەتەوە ئەتوان لەوێ یەکتر ببین و یەکتر بناسن بەڵام سەر ڕای هەموو ئەمانە دەبینین کە دوورن لە وڵاتی خۆتان لە زێدی خۆتان ڕەنگە لە کەسوکاری خۆتان ئەمە هیچ جیاوازیەکی دروست کردووە کە بڵین تا ڕادێ کاریگەری هەبێت کە نەتوانن جەژنەکان وەکو خۆی چێژێکی زیاتری لێ ببینن یاخۆت ئەوەی کە سەردانیکردن زیاتر هەبێ لەوێ وڵی لە ڕاستیدا ئەوانەی کە لەم وڵاتانە ئەژین بە دڵنیایی بە تایبەتی ئەوانەی کەوا گەنجێکە هاتوو بۆ ئێرە دایکی باوکی برا خوشک بۆ نمونە وەکو خزم و کەسوکار لەگەڵی نییە بە دڵنیایی فەرقی هەیە چکە دایمەگەر لەگەڵ خانەوادی خۆتا بتام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ نمونە حتا ئەمە هەم بە شێوازی گشتی بەمە ناکرێت هەندێک لە مزگەوتەکانمان هەیە خواردنی بەیانی حاضر ئەکەن وەکو کوردستان ئێستا بۆ نمونە ئەم مزگەوتی ئێمە لە ڕەمەزانە یعنی چۆن ئیفتارمان سازەکرد بۆ ئێواران بە هەمان شێوشە بۆ نوێژی جێژن خواردوویەکی کوردەواری بە قەیسیەوە ساز کراوە بۆ گەنجەکان و حەملامی کۆ کراوەتەوە ئەمە شتێکی خۆشە لە ڕاستیدا بەڵام لە ڕاستی ئەم جەژنە بۆیان نەگونجاو بەڵام بەشکرێک گشتیمە هەمانە هەتە مزگەوتمان هەن هەر بە عالەوی هەموویان ئاهلی ئەو شارە هەر هەموویان بەیەکەوە لە مزگەوت بەژر و پیا و منداڵەوە هەمووی نان بەیەکەوە ئەخۆن دەکات بەزگوردیش و بە عائیلەکانیش لە ڕووی ئیجتیماعی و تەوەقوع ئەکەم بەڵێ
مامۆستا ساڵانە کۆمەڵێک لە کوردانی ئەوێ دێنەوە لای کەسوکاریان بۆ کوردستان و ئەیانوێت بۆنەکان لەگەڵ ئەمانە بکەنەوە بەڵام دەبین لێستا تا بلیتی فڕۆکە و ئەوانە سێ بەرامبەر یاخود دوو بەرامبەر بۆ ڕەنگەمەوە قورس بێ بۆ زۆرێک لە کوردانی ئەوێ بێنەوە بۆ لای کەسوکاریان یاخود سەردانیان بکەن ئەمە تا چەندێک لەوێ بۆ تا کێشە بۆ کوردانی ئەوێ ئەگەر کەسێک ویستی بێتی سەفەر بکە لەم پشۆڕوو لە کوردستان بکە و سەرێک لە کەسوکاری خۆی باتەوە. وڵی دیارە ئەوانەی کە ئقامەیان هەیە خوای گەورەبی بەخشێ بەوانشی کە نییانە ئەوەی کە هەیەی پێشتر ئەگەر هەوڵی دابێ تکتی بڕی بێ ئەوە باشی کردووە ئەگەر نەیکرد بێ بەشێکی زۆر لە خەڵکی بەڕاستی بە سیارەی خۆی دێتەوە ڕاستە ڕێگاکە دوورە بەڵام هەرزانترەکەوێ بۆی ئەمە ئەوانەی تری کە ئقامەیان نییە بەدڵنیایی ئەوە فەرقی زۆر زۆرە ینی ئەگەر مقارنەی پێ بکەیت بەڵام ینی بڕواشم وایە بەشێکی باش پڕکراوەتەوانەیە چونکە ڕۆحێکی ئیجتیماعی هەیە لە ناو کوردەکانە جاری وا هەیە چوا پێنج کۆ بنەوە ینی جەوێکی خۆر بۆ خۆیان سازەکەن ئەمەش نوقتەیەکە بەڵام جگە لەوەشی بەشێکیشی بۆ منە ئیشەکە بەهۆی ئیشکردنەکەی شێوە لەگەڵ کوردەکانە تێکەڵە با ئەکا کاتەکەی ینی بەسەرات تێپەڕابێت و هێندە ناڕەحەت دابێت. کاتە مامۆستا لەم جەژنەیە پەیامێکی خۆش هەواڵێکی خۆش بۆ بەشێک لە کوردانی تاراوگە گەر تۆ لاو بێ ئەویش لەو سۆنگەیەوە گەر بەشێک لەو شارانەی کە مزگەوتیان لێە ئەگەر ئێستا مزگەوتەکان لا ببەی چ کارە ساتێکی ڕۆحی و دەرونی و لە بۆنەکان و لە بۆنە ئاینیەکان و تەنانەت بۆنە کوردەواریەکانیش دروست دەبێ بۆ ئەو شارانە ئەی چی پەیامێکی خۆش هەواڵێکی خۆش بۆ ئەو شارانەشی کە مزگەوتیان تێدا نیە یاخود لە گەڕێکێک مزگەوتێکی نوێ دروست بکرێ خەبەرێکی خۆشە لابێ وەکو مژدانەیەک بیدێن بە دانیشتوان و کوردانی تاراوگا. وەڵڵی سوپاس بۆ خوای گەورە ینی ئێستا هەنگاوێکی زۆر جدی بەڕێگاوەیە نەک ئێستا با بڵێ ئێستا مزگەوتانێکە هەن بە بەردەوامی لە هەوڕن بۆ نمونە ئێستا تقریبا هەفتەیەک لەمەوە پێش لە مزگەوتی لە هۆدرسفیلد لەگەڵ با بڵێن برا سەلەفیەکانە نوێژیانە کرد کوردەکان ئێستا خۆیان سوپاس بەخوا شوێنێکیان گرتووە بەکرێ بۆ ئەوەی حتا پارۆشت کۆکەنەوانێ و بتوانن هەما ئەو شوێنە بکڕن یاخو شوێنێکی تر ینی شوێنە قسەم لەگەڵا کرد ڕاستی بە تێوێکی زۆر خۆش خەڵکێکی زۆر ماشەڵڵا سەدان خەڵک کۆبوویەوە کە جاران ئەمە نەئەکرا بۆیە بە بڕوای من سوپاس بۆ خوای بە تایبەتی لە بەریتانیا دیارە بەشێکی زۆر لە ئەوروپا الحەمدلله هەوڵدان بەڵام بە حەقیقەت بەریتانیا وەکو جەنابتان پێشتر باسان کام و چێژێکی تایبەتی هەیە ڕۆحێکی ئیجتیماعی زۆر باسی تایە بۆیە بە بەردەوامی خەڵک هەوڵی ئەوەدا کە مزگەوتەکان زیاد بکات هەمووی لە هەوڵی ئەوایە کەوا پەیوەندیەکان بتوانین مەسەڵەن بۆ نمونە ئێستا بتوون بۆ هەندێک شوێن تقریبا 4 ساعات سیارەم لێ قوڕیوە تا ڕۆژتم قاعەیەکیان گرتووە نوێژی جومعەیان مەسەلەن بۆ ئەوەی خەڵکەکە کۆ بێتەوە ئیدارە ئێمەش بەڕاستی هەر کەس لە ئاستی پشتیانین ئەوەشی زۆر دڵم پێ خۆشە یعنی مزگەوت لەم وڵاتانەدا پەکی ناکرێت کە خەڵک بە شکلێکی شتی بەڕاستی خێرخوازە ینی هەندەرە هەم وەکو کوردەکان خۆیان هەروەها وەکو قەومیەتەکانی تریش یعنی بۆ هەر شوێنێ بچی کە بڕی بۆ مزگەوتە بەڕاستی یعنی ڕەتکردنەوەی نییە. مامۆستا زۆر جار لە جەژنەکانە دەبینین کە کوردانی ئەوێ کۆ بنەوە و گۆشت ئەنجام دەدەن ئایا ئەوە هیچ جۆرێک لەم گۆشتانە ئەنجام دەدەن بۆ ئەوی کە هاوزمانەکان لێوە کۆ بنەوە کەشێکی خێزانی خۆش بۆ خۆیان بگونجێن لەوەی کە ڕەنگە دوورتر بن نەتوانن لەوێ بیانەوێ بێکەوە کۆ بنەوە و سفرێک بڕازێنەوە و کاتێکی خۆش بەسەر بەرن. وەڵا بەدڵنیایی ئێستا بۆ نمونە هەر دوێنێ ماشەڵڵا ینی سەدان خەڵک لە شارەکانی تریشەوە سەیرانێکی گشتیان ساز کردووە بە عایلەوی بۆ زگوردەکان و بۆ عایلەکان و هەر هەمووی جەوێکی زۆر خۆش و گونجاو بەڕاستی ینی ساز کراوە بۆ ئەو خەڵکە و هەروەها لێرەش بەڕاستی یعنی بەتابەتی ئیسفادەیەکی ترکە کردومانە ئێمە تامی کوردستانەدا چونکە ئەم فترەیە زۆر گەرم و خۆشە کە لەم وڵاتانە مەعلومی جەنابتانە یعنی جاری وا هەیە من لە چلەی هاوین ئەچم بۆ نوێژی جەماعەت خۆرە گەرمە
بەڵام کە دێ بە دەرە بارانە بۆیە دائیما تەترمۆتارە ناو سیارەکەیە بۆی ئەو کاتەشکە بە چەتەکە دێوە ماڵەخوا. هاوزانم مامۆستا گەرماکەشتان لەگەڵ خۆتان بردوو بۆیە ئاگادار بووین لە زانیاریەکان و هەواڵەکان باز لەوەکرا لە بریتانیا شەپۆلێکی گەرمایی زۆر بەشێکی تریش لە ناوچەکەی گرتوێتەوە. زۆر باشە مامۆستاگیان کۆتا پەیامت لە سێم ڕۆژی جەژنا بۆ موسڵمانان و بە تایبەتیش کوردانی تاراوگە و بۆ ئەوانەی ئەگەر نەچوو بێتنە لای دراوسێکەیان هێشتا گردنی یەکتریان ئازاد نەکردوێ دەرفەتێک ماوە بە ئەم دەرفەتە لەوێ بە هەل بزانن وەروە پی خۆزنەوە و گردنی یەکتر ئازاد بکەن و سەردانی یەکتر بکەن. وڵی من ئاەتێکی خوای پەرۆدگار ئەکەمە کۆتایی ئەم دیدارە خوای گەورە سەلامەتان بکە کاتێکی خوای گەورە فەرمێ وەلیعفوا وەلیەصفحوا ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم. یعنی ئەمە لە ڕاستیدا خوشکان برایان لە هەر شوێنێ هەن لە هەرێمی کوردستانن یاخود لێرە یا لە هەر پارچەیەکی تر خوای گەورە پێمانە فەرمێ لە یەکتری ببورن. عەفو چییە؟ عەفو ئەوەیە کاتێ من بە تۆ دەڵێم کاکەەوە من زەرەرم نییە بۆ تۆ بەس بەخوا دڵم تۆی خۆش ناوێت حەز ناکەم بەڕاستی تێکەڕی لەگەڵ حەز ناکەم بمبینی بەڵام خوا فەرمێ وەلیەصفحوا نەخێر بەوەشە نا بەڵکو دڵیشتیان پاکەنەوە لە ئاسی یەکتری ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم کە بۆی ئەوە خوا لێت خۆشە بێت جا بۆ هیوایەی خوشکان و برایان بە دڵێکی پاک لەگەڵ یەکتریە بە گەردن ئازایی نەوێسین بڵێن وەڵای با بەرامبەرەکەمان بێ بۆ لا من تەلەفۆنان بۆ بکەم خێرە گەورەکە بە ئەو کەسە خۆی بەڕاستی بگرێ بۆ خۆی و بە ئەو تەلەفۆنی بۆ بکە بە ئەو سەردانی بۆ ئەسەردانی بکە بە تایبەتی ئێمە وەکو میلەتی کورد بە حقیقەت محنە و ناڕەحەتی زۆرمان بینیوە لە حەقد و ڕقوکینەی ناو داخلی خۆمان و بەڵای زۆر هێنراوە بە سەرمانە جێخۆیەتی کە ئێمە کە ئەڵێن موسڵمانین کە دێنە مزگەوت کە ئەڵێن کەسێکین کە ئەمڕۆ بەڕاستی دەبێ خوامان خۆشەوێت و ترسی قیامەت لە دڵمانە بێت و قوربانیەکەین دەبێت کە داریشی پێ بکەین تا بۆ هیوایەکەوە هەموو لایەک بە سنگێکی فراوان بە دڵێکی فراوان گەردن ئازاییەک تیچی تیان نەمێنێت و کە خوای گەورە بەرەکەت بڕژێ بەسەر هەری پێکمانە. سپاس بۆ مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنی بانکخواز لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمان بوو. سپاس بۆ جەنابیشتان. دووبارە جژنە پیرۆزەی خۆمان ئاڕاستەی کوردانی دووروڵات دەکەین و هێوادارین ئەم ڕۆژانەی جژن بەگەربی بەڕێ بکەن سەرەڕای دووربوونیان بتوان کەشێکی خۆشیان هەبێت سات بە ساتی جژنەکانیان پڕ بێ لە خۆشی و شادی. سپاسدانەکەی مامۆستا گەل لەگەڵ جەنابتان سڵاو زمانێ. زۆر سپاس. وەڵای زان دەچینە لای هاوکارمان ئیدریس محەممەد لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. ئیدریس سڵاوت لێبێ و دووبارە جژنی پیرۆز بێ و بارەدۆخی جژنی قوربان وەروەها ڕۆژانی جژن لە شاری هەولێر چۆن دەگوزارێ؟ بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دووبارە جژن لە ئێوە و لە سەرجەم بینەرانی بەڕێز و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێت. ئەمڕۆ دەستگای خێرخەوازی بەخشین لە شاری هەولێر دەستی کردووە بە ئەنجامدانی قوربانیەکانی ئەوەی ئێستا ئێمە لە نێو کوشتارگەی شاری هەولێرین ئەوەی کە ئەمڕۆ دەستگای خێرخوازی ئاماژەی پێکردووە 137 سەر ئاژەڵ لە هەولێر دەکات بە قوربانی. هەڵبەتە ڕۆژانی داهاتوش ئەم قوربانیانە بەردەوام دەبێت تاکو ئێستا 32 سەر ئاژەڵی ڕەشەوڵاق و گەورە کراوەتە قوربانی و 105 ئاژەڵی بچووکیش لە هەولێر و لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە کراوەتە قوربانی. هەڵبەتە ئەمە دوایەوە دێت لە ڕۆژانی یەکەم و دووەمی جژنی قوربانی پیرۆز لە شار و شارۆچکە جیاوازەکان لە هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین چەندین قوربانی ئەنجام دابوو و بە نزیک بە هەزاران سەر ئاژەڵی کردبوویە قوربانی. ئەمە لەبارەی زانیاریەکان سەبارەت بە دەستگای خێرخوازی بەخشینەوە دەمەوێت باز لە پلەکانی گەرما بکەم لە شاری هەولێر. ینی ئێمە کەوتونێتە نێو مانجی تەمووز کە ناوەڕاستی گەرمایەوە تا سەبر ئێمە بەرەو پلەی گەرمی بەرزتر دەچین تاوەکو دەگاتە چلەی هاوین و لەناو جژنی قوربانی پیرۆزیش پلەکانی گەرما لە شاری هەولێر زۆر بەرز بۆتەوە. لە ئێستادا ئێمە لەو هەفتەیە پلەکانی گەرما بە شێوەیەکی گشتی لە نێوان 42 پلە بۆ 45 پلەی سیلیزیدایە ئەوەی کەوا باز دەکرێت و بە پێی پێشبینەکانی کەشوهەوە پلەکانی گەرما لە هەفتەکانی داهاتوش بەرەو
بەرزبوونەوەی زیاتر دەچێت. من دەمەوێت باسی ئەوەش بکەم ڕۆژێک بەر لە جەژنی قوربانی پیرۆز لە شاری هەولێر ئاوی ئیفراسێ شکابوو. ئەمڕۆ وا بڕیارە ئاوەکە دوای ئەوەی کەوا لەلایەن کارمەندانی بەڕێبەراتی ئاوە چاک کرایەوە ئەمڕۆ ئاو بۆ بەشێک لەو گەڕەکانە بچێتەوە. یعنی دەمەوێت باسی لە ئاوی ئیفراس بکەم. ئاوی ئیفراسێ لە ماوەی ڕابردوودا و لە سەردەمی حکوومەتی یاریمی کوردستاندا ئەم پرۆژەیە دروست کراوە. تاوەکو ئێستا زیاتر لە 20 جار ئەم ئاوە شکاوە بە هۆکاری جیاواز وە کۆتا جاریش بەبێ هیچ هۆکارێک، تەنها بەهۆی ئەو فشارێکەوە لەسەری بووە ئەم بۆڕیە ئاوەکە تەقیوە، بۆڕێکە تەقیوە و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری هەولێر بەڕێژەی لە سەدا چلی بێ ئاو بوون و لە ئێستادا بۆڕێکە چاکراوەتەوە ئەو ئاوە دەچێتەوە بۆ هاوڵاتیان و ئەوانێکەوە کێشەی کەم ئاویان بۆ دروست ببوو لەمڕۆوە کێشەکانیان بۆ چارەسەر دەکرێتەوە. بەڵێ ئیدریس، هاوڵاتیان بەرداوامن لە کردنی قوربانی واتە بەدەمەوە هاتنیان لە مەیدانی ئاژەڵان وەک دەبینی وەکو ڕۆژانی پێشتر وایە؟ بەڵێ ڕۆژانی سەرەتا هەڵبەتە قوربانیکردن بە ڕێژەیەکی زۆر زیاتر بووە. ئەمڕۆژ تاوەکو ئێستاش قوربانیکردن بەردەوامی هەیە، بەڵام بەوەی ئەو بڕیارەوەی کەوا دراوە فشارەکان زیاتر لەسەر کوشتارگەکانن لە شاری هەولێر. کوشتارگەکان ئەوەی کەوە لە نێو سنووری شاری هەولێر و دەوروبەریدا هەیە زیاد لە 5 کوشتارگەیە، فشارێکی یەکجار زۆریان لەسرە. هاوڵاتیەکی یەکجار زۆر بەراورد بە ساڵانی ڕابردوو قوربانی دەکەن و من بەپێی زانیاریەکانی من کابەدوەداچوونم کردبوو تەنانەت لە ڕۆژی یەکەم و دووەم و تەنانەت ئەم ڕۆژ ئەم بەیانیەش لە نێو بازاری ئاژەڵان لە شاری هەولێر قەرەباڵغێکی زۆر هەبوو و کڕینی و فرۆشتنیەشی زۆر بە ئاژەڵی هەم بچووک هەمیش گەورەوە دەکرا. ئەمەش دەلالێتە لەسەرەوەی هاوڵاتیان زیاتر لە ساڵانی ڕابردوو ڕوویان کردوتە قوربانیکردن. زۆر باشە، زۆر سپاس بۆ پامێربانی ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. وەک دەبینین خۆشحاڵانە سەرڕای ئەوەی کە ڕۆژانی جەژن تێپەڕ دەبێ هاوڵاتیان بەردەوامن لە ئەنجامدانی ئەم سونەتە و دەبینین لە مەیدانی ئاژەڵان بەردەوامن لە کڕینی ئاژەڵ و دانی ئەم سونەتە هێشتا دەرفەت ماوە تاکو سبێنە ئێوارەکەشی. هیوادارین هەمووان تەندروست و سەلامەت بن و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن بۆ ئەنجامدانی سونەتی قوربانی. بەڵێزان بۆ ئارامی دڵ و دەروون گوێ لە ئاوازێکی خۆشی هونەرمەندی دەنگخۆش کاکە بەهرۆزی بەڵخەی دەگوێت.
دیرامای هوباوانو ایگن شمال ویردنی گلیون من هوباوانو ایگن خیزا نیه بدنی برساجیت چی هوباوانو ایگن شو بیداری تاو گشو تابرو هوباوانو ایگن نالو زاری تاو گشو تابرو هوباوانو ایگن نالو زاری تاو وشاشونا لي هوباوانو ايجن شو سحر كردي فيقولي رضي هوباوانو ايجن خيزاني بردي فيقولي رضي هوباوانو ايجن خيزاني بردي خۆشەویستان بڕگەیەکی تۆمارکراومان هەیە کە هاوکارمان زانیار بۆی ئامادە کردوین کە دیدارێکە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی دەنگخۆشی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەویش هونەرمەندان میهران سنەی و ئەمیر مەلەکی و پۆلێک لە هونەرمەندانی تر کە بێکەوە لێرە بەنامەیەکیان بۆ ئامادە کردوین بەنامەیەکی هونەری و تایبەت بە جژن کە بێگومان کۆمەڵێک بەرهەمی هونەری جوانتان پێشکەشەکە و کەشێک تایبەت تەبەخشێ پێتان هیوادارین پێکەوە بینەری ئەو بکێت. بەڵایزان ئێمەش لەگەڵ ئێوە چینە لای مەجلیسەکەی کاک دانیار و ئەو لەگەڵتان بەردەوامە بێ تا بزانین بۆ جەژنانە چی بۆ ئامادە کردوین بەرنامەکە لەگەڵ بۆ کاک دانیار و مەجلیسەکەی و بەجێڵین ئێمەش وەکویەوە دەبینە بینەر و سێری پرۆگرامەکە ئەکەین بزانین بۆ ئەم جەژنە چیان بۆ چڕێوی.
جزنا شاديا مبارك بادا جزنا شاديا مبارك بادا بالا سلامت بیا.
بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان جەژنتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان جەژن و شادی بێت لە خوای گەورە دەپاڕینەوە کە ماڵی خوا و حەج و فەریزەی حەج بە نسیبی هەموو لە یەکمان بکات ئینشاءڵڵا سفرەی هەموو ماڵێکمان سفرەی حاجیانە بێت و ئەم جەژنەش ببێتە جەژنی هەوێنی ئاشتی و لێبوردەی نێوان مسلمانان. ئازان و خۆشەویستان لەم بەرنامە تایبەتی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کە کۆمەڵەیەک مامۆستا و سرودبێژی دەنگخۆش لە ڕۆژهەڵاتەوە تەشریفیان هێناوە. ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەدا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کە جەژنانێکی تایبەتی پەیامی ڕۆژەکە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین کە لەم بەرنامەیەندماندا کۆمەڵێک سرود و کۆمەڵێک مناجاتی ئاینی پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین. دەچمەلای میوانەکانم هەریەکە لە مامۆستا میهران سنەیی و مامۆستا ئەمیر مەلەکی و کاک سەید ناسح و کاک حەمزە تەرەکە و کاک فوات عەباسی و کاک مەتین ڕەحمانی. یاخوا بەخێر بێن. بان چاومە تەشریفتان هێنا. چاوەکانم یاخوا بەخێر بێن. سپاس دەکەم لێرەوە ڕێز و حرمەت و سڵاو بۆ جنابتان بۆ ستافی بەرنامەکە بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بۆ هەموو مسلمانان جژنە پیرۆزەتان لێکەم لە هەموو مسلمانان لە هەر کوێنێکە ئاژین لە هەموو کوردەواری ئینشاءالله کە جژنێکی خۆش بێ ساڵێکی خۆش بێت و پڕ بێ لە خێر و بەرەکەت بۆ هەموو لای ئینشاءالله. خۆشحاڵین کە بەشدارین لەم بەرنامەی ئەمڕۆ. سپاس دەکەم. کاک ئەمیر تۆش کامی خۆش بێن. سڵاو ڕێز و حرمەتمە بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی کاناڵی پەیام بەرنامەیە بە تایبەتی پەیامی ڕۆژ. جژندان پیرۆز بێت جژنێ بێ پڕ لە خێر و بەرەکەت ئینشاءڵڵا بوو گلای و ئینشاءڵڵا کە خوای تەبارەک تەعالا ئەم مەدح و وەسف و نعتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلمانە لێمان قبوڵی کات و بیکا بە ئەسباب و وەسیلەی خێر بوو گلایک ئینشاءڵڵا. خوا بەخێر بێن سەرە دوو چاڵە. کاک میرایان لەگەڵ بۆنەی جەژن و مەراسیمانەدا چۆن چۆنیەوە جیاوازی هەیە لە نێوان ڕۆژهەڵات و باشووردا؟ الحەمدولله ئیتر ئەم قەیران و با بڵێن تاڵی ژیان و سەختی ژیانە لەم ساڵانە تۆزێک ئەزیەتی خەڵکی کردووە بەڵام الحەمدولله لە جەژنەکانە خەڵک هەر ئەو دڵخۆشیانە هەیە بەهۆی ئەو جەژنەوە بەهۆی ئەو هاتوچۆ لەگەڵ یەکایەکەن و خۆشەویستی ئەم جەژنانە لەبەر ئەوەی ئیتر چۆن بڵێن تۆزێک ئاوا خەڵکەکە ئەگەشێنەوە لە جەژنەکانە. الحەمدولله باشە شکر بۆ خوا لای ئێمە لە ڕۆژهەڵات هەموو ساڵ جەژن ئەکرێت و قوربانی ئەکرێت و خۆشن خەڵک الحەمدولله. سپاس بۆ خوا. لەگەڵ قوربانیکردنا چۆن لەوێژەر ئەو مەراسیم و بەڵێ ئەرەوەڵا لای ئێمە شەر قوربانی هەیە و ئیتر خەڵک جاروا هەیە چەند بنەماڵە چەند کەس کوا بنەوە پێکەوە قوربانیەکەنیان هەیە هەر ماڵێک بۆ خۆی ئەگەر لە وەسعوتەوانیان هەبێت قوربانیەکات و ئیتر دابەش یەکەن بەسەر خەڵکا و ئاوایە قوربان. مامۆستا ئەمیر پەیوەندی کۆمەڵایەتەکان ئێستا چۆن هەڵدەسەنگێنی ینی ئەو جەژن و جۆش و خرۆشی کە جاران هەمام و لە مناڵیا ئێستا بەدی دەکرێت دەیبینین یاخود بۆ ئەو تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە ویژەر کاریگەری کردو سەر جەژن و بۆنەکانمان؟ وەڵاهی چونکە ئەم جژن قوربانە لەلایەن خۆمانە و لەلایەن پێغەمبەری مبارەکی ئیسلام صلی الله عليه وسلم حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم جژنێکە کە تاکیدی لەسەر بووگە و بۆ مسلمانان الحەمدولله جژنێکە کە لە ڕۆژهەڵاتی ئێمێشە هەروەکو جاران هەروەکو ساڵانی پێش حتا بەهای زیاتریشی پێ ئەدرێت. هەنێ الحەمدولله جژنێکە کە هەموو ساڵێک نوێژی لەسەرەکردیە حتمەن هەروەکە کاک میران فەرمووی قوربانی لەسەرەکردیت و الحەمدولله ساڵ بە ساڵ بەهای بیشتری پێدرێ ئینشاءڵڵا. زۆر باشە. کاک میران لەم ساڵانەی دوایدا حەز بەوە دەکرێت کە زیاتر مسلمانان جۆش و خرۆش دەدەن بە هونەری ئیسلامی و بە سرودە ئیسلامیەکان ئەمە چۆن هەڵدەسەنگێنی؟ وا قوربان الحەمدولله جارێ ئەمە جێگەی شانازیە. سپاس بۆ خوای باری تەعالا. ئیتر جنابتان هەروە ئاماژەتان پێ کرد ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و با بڵێن ئەم شتانە لەم سەردەمەیە زۆرە زۆر ئیتر لەوانەیە جاری وا هەیە گەنجەکانمان تۆزێک لەوانەیە هەوڵ بدەن بۆ ئەوەی بەم تەکنۆلۆژیا کە هەیە سەرقاڵ بن و ئەوانە بەس الحەمدولله ئەو هونەری ئاینی و ئیسلامیە الحەمدولله من بەرچاوی بوو یانی لێرە ئەو شتێن بینی و بەرچاوی بوو سپاس بۆ خوا لە کوردستان الحەمدولله دوێنێمە لە فستیڤاڵێک بەشدار بوون فستیڤاڵی ئەوین الحەمدولله گەنجێکی زۆر هاتبوون لە ئەو هۆڵە بەشدار بوون
بۆ ئەم چالاکیە هوەری ئیسلامیانە الحەمدولله زۆر باشە. یعنی عالم سەردەما کە ئێمە خەریکین ئەژین بەم هەموو تەکنۆلۆژیا و ئەم هەموو با بڵێن خەڵک سەرقاڵ ئەبن گەنجەکان سەرقاڵ بن بە تەکنۆلۆژیا بۆ شتانەوە ئەم ئیشە هوەری ئیسلامی ئاینیە ئەوە پارێزراوە زۆر جێگەشان لە لایەکی دیکە و دژمنانی بەڵێ ئەوە زەفەر بە مسلمانان بە گەنجانی مسلمان برن لەو ڕێگاوارەوەڵا ڕێک خەریکن تەبلیغی بۆ ئەکەن و خەریکی ئیش و کارن بەڵام الحەمدولله سپاس بۆ خوای گەورە مرتفی خوای گەورەیە الحەمدولله انشاءالله هەروواژە بێ بەردەوامی لەسەری زۆر باشە. کاگەمیر لە ڕۆژهەڵاتە سرودە و بۆنە ئاینیەکان و ناجات ئاینیەکان چۆن گرنگی پێدەدرێت ئەوەی کە دەبین لە باشووری کوردستاندا الحەمدولله زۆر باشەوە بە جۆش و خرۆشەوە مسلمانان پێشوازی لەو بابەتانە دەکەن. وڵاهی الحەمدولله شکر چونکە هەمووی مەدح و وەسف و نعتە لە دڵی خانەقا و لە ڕۆژهەڵاتە بەدەرهاتووە و ئێمە هەمومان منداڵی خانەقاین بەحسی مەراسماتی مەولودی و مەراسماتی عرفانی و مەراسماتی مەذهبی لە سنە و لە ڕۆژهەڵاتی ئێمە زۆر گرنگە و زۆر ئەهمیەتی پێدن و والحەمدولله تا ئەم وەختیشە کە هاتوین بینێ بەخاتری ئەم کۆرۆنا و ئەم نەخۆشینەوە شتانە کەمێ تا حدودی کەمێک کەم ڕەنگە و وەلی الحەمدولله ئالان بازم بە قووەتە و خەریکە بازم شکڵەگرێتەوە شکر بخوا جێگەی شانازی و فەخرە بوو ملەتی کورد کە ئێمە ئابم شێوە سرود و وەسفی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە لەناو بەرنامە و لەناو ئاینی خۆمانە. خوا دەست خۆش بە. یەکەم بەرهەمە بۆ ساڵێکی دەگەڕێتەوە کەی سەرەتایی وتنی سرود بوو. وڵای قوربان ئەم برادرانم لە خزمەتیانە خۆشم تقریبا وازانم یەکەم بەرهەمە ساڵی چەندە؟ مەبەستم یعنی وازانم بە درێژایی تەمەن هەر کاممان خەریکی ئەم ئیش و کارێن ئەروەڵایتر وازانم 8 ساڵی سەرەتایی کاتی مناڵی لێ بە دەرکەین لەوە بە دوای هەمووی هەر ئیشی هوەری بۆ ئیشی ئاینی و با بڵێن دینی بۆ الحەمدولله خۆشم تقریبا وازانم یەکەم بەرهەم کە وەکو ئالبۆمێک هاتە بازار تقریبا هەڵەگەڕێتەوە ساڵەکانی سەرەتای 2001 وازانم لەو کاتەیە بوو کە تەمەنم لە 13 ساڵانە بوو پێش ئەوە هەر ئیشمان نەکرد بەڵام وەکو بڵێن ڕەسمی ئەوە نەبوو لە 2000 بەڕۆم لا ئیتر دەستم پێ کردووە وەکو تۆمارکردنی موسیقاکان و ئالبۆمەکان و ئیشە هونەریەکان الحەمدولله. یاخوا دەستان ساغ گەمان لە بەرهەمێکی دیکە بێت ئێستا دڵنیان بینەران هەر چاوەڕێی بەرهەمی دیکەن ئینشاءالله لە خزمەتانە ئینشاءالله دەستان خۆش بێ ئەخوا لەسەر ئێزنتان قەڵەم قوربانی نەقشت بم دەبێرە فەسحەت و گفتار قەڵەم قوربانی نەقشت بم دەبێرە فەسحەت و گفتار وەکو حاتەم دەبشکێنە خەزێنەی جەوهەری ئەسرار صلاة الله سلام الله لسر گیانی رسول الله صلاة الله سلام الله لسر روحي رسول الله صلاة الله سلام الله لسر گیانی رسول الله صلاة الله سلام الله لسر روحي رسول الله قلم قرباني نقش دبير فسحة وقفته وكو حاتم دبشكنا خزينة جوهري أسرار لبحري علمي وحدة دار نديلا في هنر مندي نجيقي عقل ابو بيرو نريقي نوت قبو قفتار نجيقي عقل ابو بيرو نريقي نوت قبو قفتار صلاة الله سلام الله وسلام على رسول الله
خنکە کە هەر نوتقێ بەیانی کرد ڕزایەک جێگە گەستەیمە قەڵم هۆشت لەسەر خۆبێ نەنازی قەت بە دوو زمانی قەڵم هۆشت لەسەر خۆبێ نەنازی قەت بە دوو زمانی زمانت لاڵە لەم باسە نەنووسی شەوکەتی جەبار زمانت لاڵە لەم باسە نەنووسی شەوکەتی جەبار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله فقط سادەی بەچووکا بێ بڕێژە جەوهەری تەحری فقط سادەی بەچووکا بێ بڕێژە گەوهەری تەحری بنووسە وەسف و ئەوصافی ڕەسوولی ئەحمەدی موختار قەڵەم مەردانە نوتقیدا جوابی دامەوە فەرموو قەڵەم مەردانە نوتقیدا جوابی دامەوە فەرموو بە هیچ عەقڵێتە شوێنی خرافات بۆ ئەکەی ئیزهار بە هیچ عەقڵت نەشێنی خرافات بۆ ئەکەی ئیزهار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله عەزیزەکەم عەزیز کەسێ وابێ کەسێ وابێ لە نووری حەق بەدەستی حەق جودا بوو بێ چ محتاجە بە تعریفی من و تۆ یاوەڕ و ئەغیار گیانەکەمم کەسێ وابێ بەسەر پەنجەی مبارەک مانگ دوولەتکە وەیا ئاهوو لە خزمەتیە بە زوانی خۆی بکە هەوا چ محتاجە بە تعریفی من و تۆیە وەر و ئەغیار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله کەسێ وابێ کە دار خوڕما لە بن دەربێت و بێ بۆلا کەسێ وابێ کە ڕێخی چەم لە دەستیا بێتە ئیستغفار کەسێ وابێ کە جەننەت چاوەڕوانی مەقدەمی ئەو بێ کەسێ وابێ کە سەد ڕۆح ئەمین بۆی بێتە خزمەتکە چ محتاجە بە تعریفی من و تۆیە وەر و ئەغیار سەلات الله سەلام الله لەسەر یاری ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله ئیتر مستەغنیە قاونە لتحريرات عمرو زين سكوتت لازم هرتا بنوسي دفتر واشعار دەستان نەڕزێ ئینشاءڵڵا دەستان خۆش بێ کاک میران کاتێک کە ئێمە ینی گوێگر ینی زۆرێک کەسی کە دوانوو من قسەیان کردەوە گوێبیستی قەسیدەیە خود مناجاتێکی ئاینی دەبین یاخود سرودێکی ئاینی دەبین ینی چێژێکی ڕۆحی چێژێکی دەرونیمان پێ ئەبەخشێ کە ینی تەمەنا دەکەین هەر نەبڕێتەوە ینی بەردەوام بێ ئەمە بۆ ئێوە ژەر واریدە ینی ئێوە ژەر بەتاکید ئەرە وڵا قوربان
تاوان نەبێت ئەو شور و حاڵ و شەوقە لە خۆشمانە دیاری نادا. جاری وا هەیە ئەو شتە هەر ئەو جۆرە جەنابەت فەرمووت لە شعرەکانە یعنی دەرەکەوێت ئەو وەجد و حاڵە لە شعرەکانە تێتە سەر ڕۆحی ئێمەش. جاری واش هەیە لە بەرنامە کە بەشدارە بین بۆ نمونە فستیواڵی دوێنێ ئەو وەجد و شور و حاڵ و زەوقە لە خەڵکەکە ئەیبینین لە خۆمانە کاریگەری هەیە بەردەوام ئیتر ئێمەش با بڵێن ئەو حاڵە خۆشمانە هەیە الحەمدولله. زۆر باش. والله جاری وا لە خەڵکە و جاری وا لە شعرەکانەوە لە حاڵە هەڵای دەفەکەوە لە ڕۆحیانەتەوە کە لێ هەیە لە دەفەکە لەو معنەویاتە کە دەفەکە هەیە لە ئەشعارەکە هەیە جاری وا هەیە. زۆر جا سرود بێژان دەڵێن لە نێو وتنی سرودەکە ئیلهامێکی دیکەیە شتێکی دیکەیەت کە دوایی ناتوانینەوە بڵێنەوە. ئەوەش هەیە قوربان یەکێ لە هونەرمەندانی کەڵە پیاوانی هونەری کوردەواری کوردی باسەکە ئەڵێ زۆر جار یەکێ لە برادران کە شعرەکانە نووسێتەوە ئەڵێ کە ئەڕواتە ئستودیۆ مامۆستا حەسەن زیرەک با بڵێن ئەڕواتە ئستودیۆ شتەکەی پێشکەشەکە تێتەوە بۆ نمونە زعفێ لە کارەکە بووە لە ئامێرەکان یان هەر شتێک بۆ جاری دوایی کە ئەڕواتەوە شتێکی تر ئەڵێ ئەو نەبووە کە پێشتر وتویە هەر جار کە ڕۆشتووە ئستودیۆ و ئیشە هونەرین خۆیان شتێکی تری وتووە یانێ لە لەحزا شتەکە ئیلهام کراوە بەسەریا شتەکەی بۆ هاتووە ئیتر لەوانەیە بەڵێ فەرمایشەکە جەنابەت جاری وا هەیە نەتوانی ئەو شتەی خۆت پێشتر وتوتە بیڵێتەوە لە جەوەکەی وایە لە حاڵەکەی وایە جاری وا شەیتر الحەمدولله بەردەوامە حاڵەکە سپاس بۆ خۆ. سپاس بۆ خۆ. کاگەمیر گەاندنی سرودێک لە دڵەوە کاتێ بگاتە بە دڵی ئەو کەسی گوێ دەگرێت تا چەند پێویستی بەوەیە کە ئەم دڵە پڕ بێ لە عشقی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پڕ بێ لە خۆشەویستی خوای گەورە. وڵاهی ئێمە زەربڵ مەسەڵی فارسیمانە ێزی هەرچی ئاز دل بەرایەت بەردل نشینێت یعنی ئەوەی کە تو چەنێ مخلص بیت چەنێ ئیخلاست بێت لەو حیناوە مەشغوڵەوی بە مەدح و وەسفی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەخۆت چەنێ عەقیدەی دەرونیت بێت و چەنێ باوەڕت بێ بەو ئاینە کە خەریکی ئەنجامی بۆ شێوازەکە ئەنجامایی زۆر زۆر گرنگ و مهمە بەلای ئێمە و بەلای کولی مەداحگەلەوە بۆ لای کولی سرود وێژگەلەوە و تا زمانێ خۆت عەقیدەت باوەڕت بەو کارە بەو ئیشەکە خۆت ئەنجامیایی نەبێت ناتانی لەبان مستەمع و لەبان مخاتەبەوە تەسیر دانیت بەس ئەشی خۆت حەساوی لەو بابەتە و عەقیدەیەکی زۆر 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 فرد بێت باوەڕی باشت بێت تا بتوانیت لەبان مخاتەبە و لەبان مستەمع و تەسیری باش دابنیت. سلام کامیران تۆ لەسەر بابەتەشی دێ کاتێکە قەسیدەیە کاتێکە سرودێک بگاتە دڵ پێویستە سرود بێش چی بکات چۆن پێشتر دەرونی خۆی ینی ڕۆحی خۆی ئامادە بکات بۆ ئەوەی کە بگاتە دڵ. چایتر ئەوە هەر نەسیحەتی گەورەکان و فەرمایشە دینیەکان هەروە بەماڵێ کە بێ لەبەرە لەسەر خۆمان کار بکەین لەسەر دەرونیاتی خۆمان لەسەر قەلبی خۆمان ئەو تەسکیە دەست پێ بکەین خۆمان کە بتوانین ئەو شتێک ئەڵین تەسیر بکات لە خەڵکیشە. اینجا هەروەکە ئاماژەم پێکرد ئەمە ئیتر هاتو چووە لە نێوان سرودبێژ و لە نێوان گوێگرە ئەوەی کە دانیشەی گوێ ئەدا بۆ سرودانە کە تۆ خۆت ئەو دەروونەت پاکەوە کردەوە ئەو ئیخلاست بوو لە شتەکانە لە سرودەکانە دڵنیام تەسیرەکە لەسەر گوێگر لەسەر ئەو کەسەیەوە علاقەی هەیە بە سرودەکان کە لە ئەوە تەسیری کرد تۆ تەسیرەکە لە ئەوە ئەبینیتەوە ئەویش تەسیرەکە تۆ دیسان لەسەر تۆ چەند یعنی با بڵێن زیاتر ئەبێ ئەو حاڵ و شور و شەوقە الحەمدولله. بەڕای من وایە ئیتر نازانم بۆ وازانم بۆ هەموو سرود بێژان بۆ هەموو ئەوانەی وا ئیشی هونەریەکەن هەروە بێت ئەبێ لە بەرا خۆیان ئیش و کارەکەی خۆیان چاک چاک بتوان ئەو دەروونە پاکەوە بکەنەوە ئەو ئیخلاسە بێ لە دەنگەکە لە سەوتەکە لە دەفەکە لە هونەرەکە اینجا تەسیرەکاتە سەر خەڵکیش. زۆر باش ئەوسە میهران بابێنە سەر هۆنراو قەسیدەکان ینی ئەوەی کە زیاتر بەدی دەکرێت لە مناجات و لە هونەری ئیسلامیە زیاتر قەسیدە و هونەری هەورامی کەمێک زاڵترە بەسەر مناجاتەکان ئەمە بۆچی دەگەڕێتەوە دەوڵەمەندی قەسیدەکانیان یاخود ئەو ئاواز و لەحنی کە لە نێو هونەری هەورامیدا هەیە. وڵای خۆ بە تەکید هەروایە هونەری هەورامی الحەمدولله بەربڵاوە ینی خودی زمانی هەورامی خۆی زۆر دەوڵەمەنە ئەوەی تر با بۆ سێزاراوەی هەورامی خۆی زۆر دەوڵەمەنە بەڵام ئەو
ئەوەش نەکە بڵێن زاڵە بەسەریە بەسەر هونەری کوردیان ئەلبەت هەر بەشێکە لە هونەری کوردی هەورامیش بەس بە تەواوی کە بڵێ زاڵ بێ بەسەری هونەری کوردیان ئەوە نیە لە هەر لە ناوچەی باشوورە لە منتەقەی باشوورە با بڵێن زۆر هونەرمەندمان بووە ئەساسن لەوانەیە یەک و شەهۆرامیشی نەزانی بڵێ بەس هونەرەکەی ڕۆشتوتە هەندران ڕۆشتوتە عالم هەورامیشمان بۆ وا بووە سۆرانی بێژمان بۆ وا بووە ئەردەڵانیمان بۆ وا بووە الحەمدولیلا کوردەواری هەر هەمووی بەعام هەر هەمووی بەعام دەوڵەمەنە لەو بوارەوە بەڵام ئیتر هەورامی بەڕاستی جیاوازیکی هەیە لەبەر ئەوەی زۆربەی لە عارفەکانمان ئەوانەی وا شاعر بوون و با بڵێن بەتایبەت ئیتر خۆ مۆلەوی ئیتر هەموویان تەواو بەڕاستی وایە ئیتر کاتێک تۆ باسی مۆلەوی تێتە پێشەوە ئیتر وازانم هەموو شتێ تەواوەکە مۆلەوی ئاوەڵا لەبەر ئەوەیە اینجا مۆلەوی خۆی عارفێکی تەواو بووە ئەو دەروونەیە پاک بووە الحەمدولیلا لەبەر ئەوەیە شعرەکانی بە هەموو عالەما ڕۆشتووە گوێبیستی بەرهەمێکی تر بینەوە لە خزمەتان کاکە میرگیان فەرموو خۆدا أهدي دنيا بسباتا تركي بما نكري قد لقى الأنبي وفايا أهد بيمان نكري باش عيشو بزمي دنيا إيش مردنا يلي بعلاج قد مداوى أو بلقمان نكري من كم إيمان يا ربنا لقبري تنقدع يا ربته من كم إيمان لقبري تنقدع يا ربته كي روايا خو عذابي الشخصي مهمان نكري يا رسول الله قربان ذوك بأخواب بخشي ببونيت لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله الله
طاعت بزیر کار است سعادت آن کسی دارد که صبح زود بیدار است دلم گوید که برخیزم هوا گوید دم دیگر هوا را زیر پا بگذار که وقت امر جبار است جوانی را مگر پیری چرا پندم نمیگیری یقین دانی که میمیری چرا افعال بدکار است شروع تختت بیندازند جنازت مرکبی سازند درون گورت اندازند تو را آنجا عملیار است الا ای شمس تبریزی مگر شهد شکر ریزی اگر 100 سال بگریزی آخرش مرگ در کار است هل سرزمین تا فوقی سما صلوات بین سر روحی مصطفى اللهم صل على سيدنا آله وصحبه وسلم دەنگ خۆش بێ تا نەبزە ئینشاءڵڵا دەست و پەنجەی وەژەر خۆش بێت مامۆستا میهران گۆترە نییە سنە دەڵێن پایتەختی دەف ماشەڵڵا جیاوازە یعنی ماشەڵڵا تایبەت دەف ژەنەکانتان لێ یاخوا دەستان خۆش بێت سپاس وڵی ترخۆ لەسەر ئیزنتان خزمەت
کاکە میرکە ئیتر ئەوە سروودبێژە خۆشی بەتوانێت الحەمدولله کاک سەید ناسح هەر خۆی لە بنەماڵەیەکی دینیا پەروەردە بوو الحەمدولله هەموویان ئەم برادرانە خۆی مەداح بۆ سروودبێژ بووە برای گەورەتری کاک سەید ئیبراهیم یادێکی لێ بکەین لێرەوە بنەماڵیان هەموویان کاک سەید بەها کاکە حەمزەی تەرکە مامۆستای دەفە بەڕاستی گۆرەی هەموو لایەکمانە چەند ساڵە خەریکە خزمەتەکە هەموویان برادران کاک فوادی عەباسی و کاک مەتینی ڕەحمانی دارای عنوان وە پلەیەکی زۆر و باشن الحەمدولله لە فستیواڵە جۆر بە جۆرەکانە بەشدار بوون هەموو ساڵێک تقریبا نتوانم بڵێم یەکی سنەن هەموویان الحەمدولله دەستان خۆش ئەوسە میهران یەکێک لەو بەرهەمانەت کە زۆر کاردانەوەی هەبوو زۆر دەنگدانەوەی هەبوو لە نێو خەڵکدا بەرهەمی دایە بوو ئەمە چیرۆکێکی لە پشتەوەیە یاخود ئاواز یاخود ئەم شعری ئەم هۆنرا و ئەم سرودە بۆ کێ دەگەڕێتەوە وەڵای قوربان وازانم ئاوازەکە لەبەر ئەوەی غەدر نەبێت لە مافی ئەو کەسانەی وە یەکەم جار دایان نابێت وازانم هەڵەگەڕێتەوە منتیقەی خوراسان ئەڵبەت لاف و گەزاف نییە گەر بڵێم لەوانەیە هەر کوردیش بوو بێت لەبەر ئەوەی لە ئێران کوردەکان بڵاوان بەسەر لە زۆر شارەکانی ئێرانە کاتی خۆی ئیتر تەبعید کراون و ئەوانە کوردیشمان لە خوراسانە هەیە با بڵێن لە مەشەدا وازانم لەوانەیە فلکلۆری ئەو منتەقەش بێت ئێستا ڕێک دەقیق نازانم بەڵام لە ئەسڵا ئەوەی لە پێشەوە بووە ئاوازەکەی فارسی بۆ هین ئەو منتەقە بووە ئەڵێ یا مەولا دڵم تەنگ اومده شیشه دلم ای خدا زیر سنگ اومده یا مولا دلم تنگ اومده شیشه دلم ای خدا زیر سنگ اومده و دیارە شعرەکەش هەر ئاینیە هەر دینیە فلکلۆری ئەو منتەقە بووە بەڵام لەم ساڵانەی پێش کابرایکی ئێرانی فارس با بڵێن ئەمە هێنا ئاوازەم شێوەزارە شعرێکی فارسی سەبارەت بە دایک با بڵێن مادر لە وشەکەی فارسیەکەی کردی بەەوە ئاوازە و من هەروە لەبەر خۆمەوە ئەم شتم ئەوتووە ئەم شعری مادەرە وڵی کە بینیم لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاو بووەتەوە خۆشم ئاگام لێ نەبوو خەڵکێکی زۆر لە ئەنگری بوون و حەزیان پێکردو ئەوانە هێتر وڵا خۆم بیرێکم لێ کەوتم جا بۆ نەیەکەم بە کوردی ئێتوەڵا زەحمەتی برادێکی خۆمدا کە هەر خزمی خۆشمە کاک شێخ فاتح خوا بیپارێزێ ئینشاءڵڵا زەحمەتی شعرەکە لەسەر ئەرکی ئەو بوو ئەو زەحمەتی کێشا و ئیتر ئاوازەکە نەدانا لەسەر زەحمەت نابێت ئەگەر بۆمان بخوێنی لە خزمەتان قوربان خوا دەست خۆش جا هەر هەمووی وەڵای تر بەدڵی خۆ باشە لە خزمەتان تەنیا گوڵی باخی ئەوینمدایە ئەی بولبولی گوڵزاری ژینمدایە تەسکین دەری زام و برینمدایە پیشان دەری ڕێبازی دینمدایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە دایە ئەی گوڵی ڕازاوەی سەرچڵدایە عەتری هەناسەت خۆشتر لە سومبڵدایە نێونیگەی جوانت سوکنایی بۆ دڵدایە شیری خاوێنت خاوێنت لە گوڵدایە ئەی فیدای هەناسەت بمدایە ڕووناکی چاوم لە نێو نیگای تۆدایە ئەی فیدای هەناسەت بمدایە ڕووناکی چاوم لە نێو نیگای تۆدایە لەبەر کاتی بەرنامەکە وتم نەکەوا سپاس نەما بێت دەمەوێت دواپەیامت چییە لەسەرەوەی کە لەم جەژنەدا لێبوردەیی لە ناخماندا هەبێت بەرامبەرەوە کەسانی کە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان دڵمان ناخۆش کردبن دڵمان ئادەست کردبن تا چەند گرنگە لەم جەژنەدا
تاوکو عیبادەتەکانمان قبول بێت تاوکو ئەم ڕۆژە مبارەکانەمان لێ زیاتر پیرۆزتر بێت و بەرەکەتدارتر بێت لێبوردەی لە نێوان مسلماناندا بەرپا بکەین. والله حضرەتی رسول الله صلی الله عليه وسلم خۆی ئەمری کردووە پێمان بە ئازاکردنی یەکترین، یعنی ئیسە چ لە کاتی جژن و لە کاتی شایی و لە کاتی عیش و خۆشییا بێت و چ لە کاتگەلی ترە انشاءالله کە ئەم جەشن و ئەم بەرنامەگە لە بێ بە باعیس و بێ بەهۆی ئەوە کە بتوانین ئەگەر شتی پێشاتوە لە بینی مسلمانانە لە بین کەسکەلێکا کە ئەیان ناسین خۆمان خزمی خۆمانەوە ئەلانی بینەر و بیسەر ئێمەشن لە بەرنامە تەڵەبی ئازاییان لێکەین هەر بەبوونی ئەم جەشنە بەبوونی بەرەکەتی جەشنی قوربانەوە بەرەکەتی جەشنگەلەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری ئەمری کردووە و بتوانین کە ئەم جەشنە بێ بەهۆی ئەوە کە بتوانین باشتر بین بە خۆمانە بێتە سەبەب و ئەسباب و وەسیلەی خەیر بۆ خۆمان و بوو کەسکەلێک کە ئەلان بینەر و بیسەری ئەم جەشن و ئەم بەرنامەی جوان بێ ئینشاءالله. یەخوا دەستان خۆش بێ زەحمەتان کێشا زۆر بەخێر بێن تەشریفتان هێنا سەر چاومان یەخوا بەخێر بێن هەستەکانە خۆش بێت کۆتایی بەرنامە تایبەتەکەمان لە پەیامی ڕۆژ دووبارە بەخێر بێن دەستی بەش خۆش بێ ئازان و بەڵازان و خۆشەویستان لێرە داتنە کۆتایی ئەم بەرنامە تایبەتی پەیامی ڕۆژ تا بەرنامەیەکی دیکە و تا جەژنێکی دیکە بەخواتان دەسپێرین هەر لە خۆشی و شاد و جەژنیار بن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.